ئێمە وەک گروپی کۆمپانیەکانی قەیوان باوەڕمان وایە کە سەلامەتی بە تەنها بریتینە لە جێبەجێکردنی یاسا و ڕێساکان لەلایەن تاکە کەسێکەوە، بەڵکو بەرپرسیارەتێکە کە هەمووان هاوبەشی دەکەین و هەمومان پێکەوە کار دەکەین بۆ بەجێگەیاندنی ئەم ئەرکە. هەر کاتێک ئێمە هەڵدەستین بە بنیادانی باڵەخانەیەک یاخود دروستکردنی ڕێگەوبان یان کارکردن لە کارگەکانماندا، گرنگترین شت دامان گەڕانەوەی کارمەندەکانمانە لە کۆتایی ڕۆژەکەدا بە سەلامەتی بۆ ناو خێزانەکانیان. هەموو بەڵێندەر و کارمەندەکان پێش دەستکردن بە کارەکانیان لە پرۆژەکانماندا لەلایەن تیمەکانی سەلامەتی قەیوان گروپەوە کۆمەڵی ڕێنمایی سەلامەتیان پێدەدرێت بە مەبەستی ئاشناکردنیان بە یاسا و ڕێساکانی تایبەت بە پرۆژە و ئەو مەترسیانێک کە لە کاتی کارکردندا ڕوبەڕویان دەبێتەوە چۆنێتی خۆپاراستن و کەمکردنەوەی ئەم مەترسیانە، هەروەها ڕاستەوخۆ و ئاگادارکردنەوەی تیمەکانی سەلامەتی لە کاتی بوونی هەر کێشە و مەترسیەک بە مەبەستی فەراهەمکردنی ژنگێکی سەلامەت لە کاتی کارکردندا بۆ هەمووان. ئەمە ئەرکی من نییە بەتەنها، ئەرکی هەمومان. ئەمەیە واتای سەلامەتی لە قەیوان.